سڵاتان لە ببینەرانی خۆشەویستبانیتان باش ئەمڕۆ دکتۆر محەممەدم لەگەڵایە پسپۆڕی نەخۆشیەکانی گورچی لە و بێگومان نەشتەگەری گورچی لەشە باسیەوەتان بۆکەین کاریگەری سەرما چییە لەسەر ئازاری گورچی لە یاخودەوە ئازارەی کە بەوەی سەرماوە دروستە بێ هەمان ئازارەکە لە گورچیلەوە دروستە بێ یاخود گرفتێکی دیکێ و ئێمە ئەمڕۆ جایکەینەوە لەمان کاتە گرنگجێین بەوەی کە ئایا نەخۆشیەکانی گورچی لە وەرزی سەرمایە زیاتر ئەبێ یاخودنا ئێوەش لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات دەتوانن پرسیارەکانتانم بۆ بنووسن لە کۆمنت و منیش وەڵامی پێویستان بۆ وەرگرم. دکتۆر بە خێراتی بانیت باش. سپاس بۆ بەڕێزت. دکتۆر بالەوە دەست پێ بکەین سەرما ئازاری گورچی لە دروستەکە یاخود ئەو پەیوەندیە چۆنە زۆر کە زەڵێ سەرمان بوو یایە گورچی لەم دەستان خۆش بێ بەڕاستی بەنامەیەکی تایتڵێک هەڵبژاردۆ لەم کاتە زۆر زەڕۆرەکە باسی بکەین. ڕاستی کێشەی گورچی لە لەگەڵ ئازاری ماسوولکەی پشتا هەنێجار لای نەخۆشەکان بە شێوازێکی تر یان لای هاوڵاتیان بە شێوازێکی تر لێک دەدرێتەوە. ئازاری گورچی لە ئازارێکی زۆر بەقەوەتە بە شیددەتە کوردی خۆمانڵێ زۆر ئازارێکی پڕۆکیانە کە دەست پێکات زۆرتر بەشی لای کلەکە بەرەو سک بێتە خوارەوە بەرەو سک و بنڕانێتەوە. ئازارەکەی زۆرتر پەیوەندی هەیە لەگەڵا میزکردنی ناڕەحەتە بێت ڕشانەوەی لەگەڵا ئەبێت. ئەمانە ئازاری گورچی لەن ئازارێکی لە ناکاوە بەردەوام ئەبێت چەند دقەیەک بەردەوام بێ و بێدەنگە بێتەوە دەست پێکات و بێدەنگە بێتەوە بۆ شێوازێ. بەڵام ئازاری ئەوەی کە هەیە بە بۆنی ماسوولکە و ڕۆدا هاتەن ئازارێکە کە ئەمێنێتەوە لە زۆرتر لە پشت و یێتەوە بۆ ناوەڕاستی پشت بەهۆی سەرماوە زیاتر ڕۆیات هەوای سارد لێبە ماسوولکان تەشەڕەنجە کات و گرژە بێت و کێشەی و ئازارە دروستەکە لەبەرەوە جیاوازێکی زۆر هەیە لە بینی ئازاری گورچی لەگەڵ ئازاری ماسوولکی پشتە کاتە مەبەستە دەوەی و ئازاری بەوەی سەرمابوونەوە دروستە بێ ئەوەندە تونند نییە وەکو ئازاری تون نییە کە وا لە نەخۆشەکە بکات بڕشێتەوە و میزکردنی ناڕەحەتکە زۆربەی کات ئازارەکانی گورچی لە ئازارێکی زۆر بەشیدەتە. بەڵام ئەمە ئازارانەی کە هەیە سێکی نەخۆشەکە لە زۆر جار کاکتۆر کە پاڵەکەەوەم ڕاکشن باشترم بەڵام ئازاری گورچی لە بەڕاکشان باش نابێت. یان بۆ نمونە ئەڵێ ئەوەستم بە پێوە یا شتێکی قورس ماڵگرتو ئازارەکە دەستی پێکردو هەوایکی سەر لێ یاوم ئازارەکەم زیاتر بۆ ئەمانە هەمووی ئازاری ماسوولکەن زۆرتر. بەڵام ئازاری گورچی لە بۆ شێوازنی ئازاری گورچی لە کە بۆت هات ئازارێکی زۆر بەقەوت و بە شدەتە ئێتی چۆن ڵێی وەکو لێدانی دڵ پەسەتایلە دەست پێکات بەردەوام بێت تۆزێک و بێدەنگە بێت دەست پێکات و لەگەڵ جوڵۆ حرەکەی ئەو ڕێڕەوەی کە ئەگیرێ بەبوونی بەردەوە بێت بەبوونی التیاباتەوە بێت ئازارەکە زیاترەکە. باشە ئەوانەی کە خۆیان پێشتر بەردی گورچی لە یاخود گرفتێکیان هەبووە لە گورچیلەکانیانە سەرماوایان لەکە کە زیاتر بێ و ئازارە وی عادەتەن لە وەرزی زستانە لە وەرزی سەرمایە زۆرتر هۆکاری میزکردن زیاکان لە مرۆڤ فیسیۆلۆژی جسمی ئینسان وایە سەرماش کە میزکردنیش زای کرد ئەگەر لە ڕێڕەوەکە بەردێک وجودی هەبێ ئەجوڵات کە جوڵا ئازارەکە دەست پێکات. باش تەنها هۆکار ئەوەی کە بڵین لە زستانە کێشە دروستکات ئەوەیە میزکردن زیاکات و ئەگە بەردلنا گوچی لایە لە ناو ڕێڕەوەکە بێت ئەجوڵێت واتە خودی سەرماکە نییە خودی سەرماکە نییە و کێشە دروستکات تەنها زیادکردنی میزە کە میزیا ئەبێت لەو ڕێڕەوە بۆ ئەبێت بۆ کێشن کەواتە ئەگەر پرسیارەکەەوە بکەین کەسێک ئازارێکی کەلەکەی هەبێت بە دەنچە پاراستۆڵ ئازارەکەی نەمێنێت توانین بڵین ئازاری گورچی لەوە یاخود ئازاری ماسوولکێ زۆرتر. نیشانەکانی ئازاری گورچی لە چییە بەدەر لەو ئازاری بەڕێزت باست کرد نیشانە وردەکانی کە بزانم نیشانەکانی تەمان زۆربەی ئەو نەخۆشانە پێشتر چۆنڵی بەردی گورچیلیان هەبوو ئەزان ئازارەکە چۆن ئێمە دەمەوێت بۆ لەم ئەڵێ کاکتۆ پێشتر بردن فڕای ئەڵم ئازاری ئێستا هەتەوەکو ئازاری ئەڵە نە ئەم ئازارە کەمترە ئازاری ماسوولکە کەمترە بەڵام ئازاری گورچل نیشانەی تری لەگەڵدا بۆ نمونە ئەرشێتەوە نەخۆشەکە دڵی تێکەڵێت ئازارەکەی دابەزێ بۆ بەرمیزەڵانی جاروا هەیە لەگەڵ میزکردن ناڕەحەتە بێت میزەکەی خوێنی تیاابێت بە ئازار میزەکە هەستا کاچی بۆ تەوالێت میزی پێ و میزەکە نایێت ئەمانە ئازار هەست بە تونگیەکە کا لە بەرمیزەڵانیە ئەمانە هەمووی ئازاری گورچیلن بەڵام ئازاری ماسوولکە بۆ شێوازە نییە. باشە دکتۆر ئەگەر بینە سەر بەردی گورچیلە نیشانەکانی بەردی گورچی لە چین واتە ئەکرێ بەردی گورچی لە هەر نیشانەیە بێ یاخود ڕەنگە بەبێ نیشانە بێت خۆی چەند جۆرێک بەردمان هەیە هەنێجار پێڵەن سایلند ستۆن بەردێکی بێدەنگە و لە ناو گورچیلە زۆربەی کاتە ئەو بەردانەی کە لە ناو گورچیلان وەکو خۆی بێدەنگ کێشە دروست ناکات بەڵام بەردێک کە لە حوزی گورچیلا بێ یانە لە ڕێڕەوی گورچیلا بێت ئازاری هەبێت. نیشانەکانیشان زۆرتر سەرەکی ئەو کەسانە خۆی ئاتەن منتیقی خۆمان لە هاوینا لە بەری شوێنێکی گەرمە
هۆکاری دروستبوونی بەرزیاتر ئەو کەسانی کە زۆر ئارەق دەکەنەوە ئەو کەسانی کە بە چۆنڵێ بە خێزانی کێشەی بەردی گورچیلانێ هەنێ نەخۆشی وەکو شەکرە و ئەوانش ڕێکی ترە لە هۆکارەکانی دروستبوون و نیشانەیەکە بۆ دروستبوونی بەردی گورچیلە. باشە دکتۆر، ئاوسانی گورچیلە چییە؟ ئاوسانی گورچیلە خۆی ئێمە گورچیلەمان هەیە و ڕێڕەوی گورچیلەمان هەیە. عادەتەن کە تەنها ئاوساوی گورچیلە بێت شەرنی هەموو ئاوساوێک بە بۆنی بەردەوە بێت. تەمان هێنە نەخۆشی هەیە وەکو معلومی جەناتانە لای نەخۆشی مناڵان زۆرتر سەرکی حوزی گورچیلیان بە زگماکی ئاوساوی هەیە. ئەمە ڕێڕەوی گورچیلە ئەگرێت ئیتر ئایا لە ناوەوە بۆ ڕێکە گیراوە یاکو بە دەوریا دەمارێک بە سەراتیە پەڕیەوە و ڕێڕەوەکەی گرتووە گورچیلەکە ئاوسەنە. بەڵام لە ڕێڕەوەکانە زۆربەی کات یاوەکو میز ئەگەڕێتەوە بۆ گورچیلەکان گورچیلە ئاوسێنی یاخود بەردێکدا ئاوبەزێت ئەبێتە هۆی ئاوسانی ڕێڕەوی بۆڕی میزەکە. ئەمان هەمووی پێوترێت ئاوساوی کۆندامی میزەڕە و میزەڵان. زۆر باشە بینەرانی خۆشەویستەمەوێت دڵنیاتان کەمەوە و بیرتان بخەمەوە کە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی فەرمی کورسادەوانی بینەرمان ئێستا توانن پرسیارەکانیان لە کۆمنت بنووسن بۆی کە وەڵامی پێویستان بۆ وەرگرم. دکتۆر، گۆڕانی ڕەنگی میز شوێنی نیشانەیەک بێ بۆ هەوکردنی گورچیلە؟ بەڵێ. چۆن؟ عادەتەن زۆربەی کات خۆی لە لای نەخۆش زۆر ئەڵەن وڵا کاکتۆر ڕەنگی میزەکەم ڕوونە یان تۆخ بۆتەوە. وی هەموو تۆخبوونەوەی ئاتن لە هاوینە میز تۆخە لەبەرەوەی زۆرتر بە ئارەق ئێمە و ئاوی لە جسمانە دەرێین. بەڵام لە زستانە میز ڕوونە لەبەرەوەی زۆرتر میز ئەکەین. بەڵام کە ڕەنگی گۆڕا بۆ سوور کە ڕەنگی بۆ سوور گۆڕا زۆربەی کاتەوە بە هۆکارێکە کە لەو ڕێڕەوەیە بریناربوونێک هەیە لە بۆ ڕێڕەوی بۆڕی میزە. ئایا ئەو بریناربوونە بەهۆی هەوکردنەوەی یان بەهۆی بەردەوەیە یان خوانەخواستە بەهۆی گرەی خراپ و شەرپەنجەییوەیە ئەو هۆکارانە بێتە هۆی دروستبوونی گۆڕانی ڕەنگی میز. باشە دکتۆر، نیشانەکانی بەردی گورچیلە بەڕێزت باست کرد کە هەندێکیان بێدەنگن. ئەوانەی کە بێدەنگن پێویستەکە چارەسەر وەربگرین بۆیان یاخود تەنها زۆر کات چاودێریەوێت. زۆر کات پێمان باشە ئەو کەسەی کە بەردی هەبووە بەلایانی کەمەوە ئەڵێ احتیمالی هەیە لە ماوەی 5 ساڵە ساهشتا بەردێکی تر دروستکات لەبەر پیان ئەڵێ متابعە بکەن لە ڕێگەی سۆنەرەوە بێت یاکو متابعەکردنی شێوازی میزکردیان ڕەنگی میزەکەیان گۆڕابێ ئەو کاتانە متابعە بکەن یاخود ئەو کەسانی کە شەکریان هەیە زۆربەی کات نوعی بەرد دروستەکەن پێڵم بەردی یوریک ئەسید ئەم بەردە بەردێکی پێدەنگە زۆربەی کات لەناو گورچیلا مێنێتەوە سەرەکەی بێەوە بەردێکی گەورە و کێتە لای ئەمە زۆر هەنێک کات چارەسەرەکەی لە دەست ئێمە شانەما بڵێن پێویستەکە لا ببرێ گورچیلێک. لەبەرەوە زۆربەی کات ئەو کەسانی یا بە فامیلی بە خێزانی کێشەی بەردی گورچیلیان هەیە پێیانڵێن بە متابعی بەردەکان بکەن سۆنەری بۆ بکەن تاوەکو بزانن نەوەک بەردروستکە نێشتە لە بابەت. دکتۆر، چێ زۆر ڕەنگە بەردی گورچیلەی تیا دروست بێت لە ڕێگەزا لە تەمەن لە ڕێگەزا خۆی عادەتەن بە شێوازێکی ڕێژێکی کەم پیاوان زیاترە لە ئافرەتان و منتیقەی لای خۆمان ئەم منتیقەی کوردستان تۆزە لەبەر گێرما هەنێجار یەکێکە لە هۆکارەکان ئەوانەی کە بە خێزانی ئەو کێشیان هەیە ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی کە ڕێڕەوی گورچیلی ناڕێک بێت چارەسەری ئەمەلیاتی بۆ کرابێت نەشتەکەری بۆ کرابێت احتیمال لە داهاتوە بەردروست بکەن ئەوانی کە شەکریان هەیە زەختیان هەیە ئەمانە هەمووی احتیمالە. دکتۆر، بەباسی ئەو بکەن چ جۆرە خواردنێک کاریگەری هەیە بۆ دروستبوونی بەردی گورچیلە و کاریگەریشی هەیە بۆ هیلاکبوونی گورچیلەکان؟ وی ئێمە بۆ شێوازی بەردەکان چەند جۆرێک بەردمان هەیە. زۆر باوترینیان کالسیۆم ئۆکزالیتە. کالسیۆم ئۆکزالیت زۆرتر ئەم بەردانە لە خواردنی سوێریەوە دروستە بێت. یعنی ئێمە هەموو جارێ بە چارەخوازەکان ئەڵێن بە دەرەجەی 1 سوێری کەم کەرەوە دەرەجە 2 ئاو زۆر خۆرەوە. کەم خواردنەوەی ئاو زۆر یەکێکە لە هۆکارەکان. خواردنی سوێریش هۆکارێکی یەکەمە بۆ دروستبوونی بەردی کالسیۆم ئۆکزالیت. تەمان ئەمە بە جۆری بەردی کالسیۆم. بە جۆری بەردەکانی تر بڵێن یوریک ئەسید ئەوانە زۆرتر لە گۆشتی سوورا هەیە لە بپسیە لە شلەمەنەکانە ئەوانە ئیتر بەردی سستینمان هەیەەوە هەر بە مناڵی لە نەخۆشەکە ئەو هەر بە زگماکی دروستە بێت و زۆربەی کات و چارەسەری ئەو بەردانە ئیمپیانەڵین ئاو بخۆنەوە بەڵام چارەسەرەکەی زۆر کەمە چونکە بەبەستەنها لەژێر چاودێریا بن بۆی این بەردەکانە نەگا بە شێوازێک بە کە نەتوانین چارەسەری بۆ بکەین. زۆر باشە. خواردن چی کاریگەری خراپی هەیە لەسەر گورچیلە چی باش نییە؟ خۆی یەکشت هەیە لە لای نەخۆش هەنێجار کە پێیان ئەڵێن سەرکەیەڵە کاکتۆڵام چەند ساڵە ماسم نەخواردوە یا چەند ساڵە شیرەمەنیم نەخواردوە یان چەند ساڵە تەماتۆوانە پێمان تۆ خراپ بۆ گورچیلە بۆ شێوازە نییە. خۆی بەردی کالسیۆم ئۆکزالیت ئەم دوانە بە یەکەوە
ئەگەر ئێمە ژەمە خواردنەکانمان وەڕێک بخین کە ئەم دوو خواردنە لە جەمێکە هەبێت بێکەوە وە منە بەیانیان چاوی ماسێکە خۆیت دوو دەنی گوێزی لەگەڵا بوو گوێزەکە ئۆکزالیتی تیا ماسەکە کالسیۆمی تیا ئەم دوانە هەردووکان دژ یەکتری شەکەن ڕێگرێ بێ لە دروستبوونی بەرد لەبەرەوە پیانەڵێن بیخۆ بەڵام بە حەدی احتیاطی ئیسرافی تیامەکە زۆربەی کات بۆ شێوازە ئەتوانین کۆنتترۆلی بکەین و ڕێگری دروستبوونی بەردی گورچی بکەین چی خراپە بۆ تەندروستی گورچیلەکان کەنەیکین ئەوەی کەنەیکەین زۆرتر تاوان وەرزشکردن زۆر زەڕۆ نەکردنی وەرزش یەکێکە لەوە کارەکان کەم خواردنەوەی ئاو زۆر ئاراقکردنەوە باش نییە خواردنەوە گازەکان بە تایبەتی بپسی ڕەش ئێمە زۆر تاکی دەکەینەوە لەسەر یەکێکە لە هۆکارەکان بۆچی ڕەش بە تایبەتی چونکە مادەی یوریک ئەسید و تێدایە کە یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە هەنێجار لەگەڵ خواردنەکانە پیانەڵێن بۆ نمونە شیرەمەنیەکان بە حادی ئەتیادی وەسەد بیخواتەوە ئاسایی بەڵام ئیسرافیتیانەکە نەک بەیانی چاوی ماسێک بخوا نیۆڕۆ ماساوەکەی ئارانج دوو دەبە دۆ بخوا ئەمانە هەموو یەکێکە لە هۆکارەکان لە دروستبوونی بەردی زۆر باشە دکتۆر چ دەرمانێک خراپە بۆ بەردی گورچیلە طبعا زۆربەی دەربانەکان ئەوەی کە هەیە لە تاکید ڕاستە خۆ بێتە هۆی دروست کێشەی گورچیلە دروستەکات بە ئازارشکێنەکان کێشە لە گورچیلا دروستەکات لە گۆشتی گورچیلە نەک هۆکارێک بۆ بەردی گورچیلە بەڵام دەرمان هەیە هەنێک کات بۆ نەخۆشی ئەوانەی کە کێشەی مێشک و دەماریان هەیە تۆپی ڕامەی توانیان ناوە بەردان یاکوانی کە لەم شکر خۆشببختان لە مەتخیلای خۆمانە زۆر کەمەوانی کە ئایدزیان هەیە هەنێک عیلاج هەیە بەکارێنن جۆرێک بەردروستەکە بەس تەنها تایبەتە بە بۆ دەرمانی نەخۆشی ئایدزە بەردروستەکەن بەرە زۆربەی کات دەرمانەکان تەنها کێشە لە گۆشتی گورچیلا دروستەکەن لە بێهێزی لە پاڵاوتەی گورچیلا دروستەکەن نەک بێتەوە کاری دروستبوونی بەردی گورچیلا هۆکاری بچووبوونەوەی گورچیلە گورچیلە خۆی بە زگماک بچووکە یاخود هەندێجار دوای نەخۆشیێک بچووکە خۆی هۆکارەکانی تاوان هەنێجار زگماکی پەیوەندی هەیە نەخۆشیێکی هەبوو ئیمال کراوە یەکێ لەو نەخۆشانی کە ڕێڕەوی حوزی گورچیلە ئەگیرێت زۆربەی کات هەنە نەخۆشیێت تا تەمەنی 30 ساڵیش پێی نەزانیوە سڵفە سۆنەرێکات ئەڵە وڵاتیانە گورچیلەت بچووک بۆتەوە هەنێک کەس هەیە لە زگماکەوە گورچیلەکەی هەر دروست نەبووە هۆکاری تر نەشتەرگەریکردن تاوان پێش ئەم نەشتەرگەری تازانی کە چارەسەری سەردەمیانە هەبێت زۆرتر بە نەشتەرگەری کراوە نەشتەرگەری بە گورچیلا کرا بۆ بەردی گورچیلاکرا لەبەرەوە لەگەڵ هەر نەشتەرگەریکی کراوەدا جاروایە نەخۆش دووجار نەشتەرگەری بۆ کراوە دەماری خوێنی گورچیلە کەمە بێتەوە کە دەماری خوێنی گورچیلە برینار بوو لە شوێنە گورچیلەکە خوێنی بۆ ناڕە کە خوێنی بۆ نەڕۆژ دوور دەبەرە بچووبوونەوە یەکێکە لە هۆکارەکانی بچووبوونەوەی گورچیلە ئێستا تەکنیکە نوێیانی بۆ نەشتەرگەری بەکارێت گورچیلەکە بە سەلامەترە پارێزێت ناتوانم بڵێن 100% سەلامەتە بەڵام زۆر باشترە لە تەکنیکی کراوە چونکە ئێستا تا هەوڵە درێک کەمترین ڕێگە بەکاربێنێت بۆ ئەوی کە ئازار بە گورچیلەکە بکات نازۆر هەیە نازۆری نەرم هەیە ئەگاتە ناو گورچیلەکە هەموو خانەکانی گورچیلە و ژوورەکان ئەگەڕێت بەردی کتابی ئەکرێت جاران ئەوە بە چەقۆ ناڕاستە و خۆیان لەژێر ئەشعەیەکی زۆرەدرا لە گورچیلەکە تاوەکو بەردێکە دۆزرایەوە دەرەکرا یاوەکو جێ ئەهڵێرا لەبەرەوە لەسەر تەکنیکی زۆر تازە هاتوتە پێشەوە چارەسەرەکان زۆر جیاوازن خۆشببختانە زۆربەی ئەوانەی کە نەخۆشی کێشەی بەردی گورچیلیان هەیە چارەسەرەکانە بە شێوازێکی سەردەمانە توانین ئەنجام بدرێت دکتۆر کۆتا پرسیارمە مرۆڤ ئەگەر یەک گورچیلەی هەبێت بە نەخۆش یاخود بە کەمەندام دانرێ یاخود بە حاڵەتێکی ئاسایی دانرێ و هیچ گرفتێک لە ڕۆتین و ژیانی ڕۆژانە دروستەکە ڕاستی ئێمە خۆی ئاتەن ئەڵین گورچیلەکان لە ناون هەنێک کەس هەستی پێ ناکات بەڵام ئەندامێکی پێویستە لە جسمی ئینسان هەر چۆن دەست و قاچەکان بەکارهێنین ئەیژۆک و هەماشازە بەڵام عادەتەن ئەو کەسانی کە لە زگماکی و گورچیلیان هەیە جسمی لەگەڵا ڕاهاتۆ تێگەی لەگەڵیان ڕاهاتۆ کە تەقەبولی ئەو سرێسە و ئەو قورسایی ڕۆژانەی کەسەکە بکات بەڵام کەسێک لە نیوەی تەمەنیا گورچیلێکی لە ئابرێت کاتێ ئەوێت تاوەکو بۆ شێوازە لەگەڵیان ڕادێت بەڵام بە شێوازێکی ئام ئەتوانین بڵین بکەم ئەندام داناندێت و ئەو گورچیلەیە عادەتەن کە ئێمە متابعیانەکەین سەرەکەین شێو چۆنڵی حەجمی گورچیلەکە تقریبا ئەوەنەوە گەورە ئەبێ کە تعویزی ئەو گورچیلە نەبووە باتەوە لەبەرەوە ئەتوانێت ئیشی ڕۆژانی خۆی بکات ئەتوانێت کە کاری ڕۆژانی ئاسایی بە شێوازێکی ڕێکڕ هیچ شتێکی تایبەت هەیە بەو کەسانی بڵێ کە یەک گورچیلیان هەیە ئەوەی تایبەت ئێماتەن پێیانڵین زۆرتر ئاگاداری ئاو خواردنەوە بن
بۆ ئەو خواردانی کە هۆکارە بۆ دروستبوونی بەردی گورچی لە ئاگاداریانەکەینەوە و ئارەق نەکردنەوە لە شوێنێکە کە ئاڕقکردنەوەی زۆر بێت بۆ ئەوان باشن چونکە هەنێجار کە تووشی وشک بوونەوەی گورچی لە بوو تۆی گورچیلت هەیە لەبەرەوە تعویزێکت نییە گورچیلەکەی تر حەق بۆ بکات لەبەرەوە بێ ئاتەن پێناڵین ئاگاداری ئەو حاڵتانە بن. دکتۆر محەممەد سپاسی بەڕێستەکەین سپاس بۆ زانیاری وردەکانت بینەرانی خۆشەویست ومێ دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامت من لێرایە بڕگە تەندروستەکەی ئێمە کۆتایی هات دوای ئەم ناوبڕا هاوکارانم لەگەڵتان بەردەوامە بن بۆ درێژەدان بە بەرنامەکە لا ئێمە خواتان لەگەڵ بێت.